یەکێتر لە هۆکارەکانی خۆکوشتن پێنجەم خەڵ ئافرەت بە زۆر بە شوو بدەیت. قەسەم بەخوا قسەیەکەم لانە پێهانی پێیان ناخۆش بێ هەتا فکرەی عەشایەری ناو ئەم خەڵکا بێ خۆکوشتن زیاتر ئەبێت. فڵان کەس ئەبێ شووی پێ بکەی شووی پێ ناکەی ئەتکوژم. جاران چەندەها کەسە بووە چەقۆیان لە سکی تون کردووە گفتە دەیا بتکوژین. ئەخر شوکردنەوە نابێ. داماوە خۆی جەنابی باوکی بەڕێزی براکانی کامەیان بەدڵ نەبێ نایهێنن بەس کچە داماوەکە خوشکە داماوەکە بێ بەدڵی ئەوان شوو بکە بەڵام خۆشیان بەدڵی خۆیان ژن دێنن. ئەمە زوڵمەکەیە ئەمە جەریمەکەیە. ژن چێتە حسابی بۆ بکرێ ژن بەڕێزەوە بێ حسابیشی بۆ بکەی کە بەڕێزیش نییە بۆ لەگەڵێ دانیشیت تەلاقی دە زوڵمی لێ مەکە. ئەم ئافرەتە شووەکە بەدڵی خۆی نا ئەگە زۆر زۆر تەحەمولکە لە خوا بترسی ئەوە زۆر باشە. ئەمە خاڵی یەکەمە. خاڵی دووەم تەحەمول ئەکا ئەمێنێتەوە لای پیاوەکە لەبەر مناڵ لەبەر هەندێ هۆکار بەڵام لە ژێر و خیانەتەکە هەیشانە خۆیە کوژێ. بۆچی خۆتە کوژی خوشکی بەڕێزم وەڵا باوکو دایکم ئەڵێن بەخوا ناتگرینە خۆت. پیاو لێرە حسابم بۆ ناکە ئەڵێ باوکو دایکت مادەم ئاوای لەگەڵ تا بەخوا منیش هەر لێتە دەم لەوێ لە جەهەنەم و ناڕەحەتیایە پەنا بەخوا. باوکو دایکیشی قبوڵی ناکەن براکانیشی قبوڵی ناکەن ئیتر ئەویش خۆڕاگر نییە پەنا بەخوا لەبەر ئەوەی کە بەدڵی خۆی شووی نەکردووە پەنا ئەبات بۆ خۆکوشتن. کچەکەت کاتێک کە ئەڵێ لەگەڵ فڵان کەسە ناگونجێم ئەگەر زانیت لەسەر حەقە دیفاعی لێ بکە نەسیحەتی بکە بەڵام ئەگەر تەلاق بدرێ زۆر زۆر بۆ دنیا و قیامەتی هەردووکان باشترە لەوەی کە خۆی بکوژێت. بە زۆر مەدەی بەشوو وەڵا ژن چی حسابی تا پرسی پێ بکرێ دەپرسی پێ ناکەی دڵنیا بە یا سەر شۆڕەتەکە و خیانەتەکە یا دڵنیا بە لەوەی کە ئەبێ خۆی بکوژێ و زیاتر سەر شۆڕەت بکات. تەلاقدان کچەکە تەلاق بدرێ سەر شۆڕی زیاتر بۆ تۆ یاخود خۆی بکوژێ کامیان یا خیانەت بکە. بۆیە کچێک شوو بە کەسێک ناکە و دەڵێ من شووی پێ ناکەم زەختی لێ مەکە با بەدڵی خۆی بێت گوناحە با لەگەڵێ دڵخۆش بێ. کاتێک کە تۆ وات لێ کرد ئەویش پەنا بەخوا خۆیە کوژێ جاری وایەک ئەچێ حەپێ زۆر زۆرە خوا دووسێ دەسە حەپە خوا. ئەزانی پێغەمبەری خوا چێ فەرمێ صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەر کەسێ زەهر بخواتەوە ژەهر بخواتەوە ژەهر خۆی بکوژێ حەپەکەش هەرکو ژەهر وایە چونکە ئەو ئینسانە دەکوژێت هەیە نەوتە خوا هەیە بەنزینە خوا زۆر بۆی بیکوژێت. هەر کەسێک خۆی بکوژێ بە ژەهر خواردن ئەوە لە ڕۆژی قیامەتە لە جەهەنەمە هەتایە هەر ژەهر دەخوات هەر حەپە خوا هەر نەوتە خوا هەر بەنزینە خوا. کەواتە ئەگەدار بە کچەکەی خۆت بەدبەختی دنیا و قیامەت مەکە. لە دنیادا بەدبەختت کرد نەتێڵا بەدڵی خۆی شوو بکە لە قیامەتیش هەتا ماوە خۆیە کوژێ و خۆیە سووتێنێ و ژەهرە خواتەوە. ئەمە تۆ چی دیکتاتۆر و زاڵمێکی دنیا و قیامەتی کچەکەی خۆت فەوتان لەبەر عورف و عادەتێکی عەشایەری سەقەت. با لە خوا بترسین وەڵا نابێت حەیامە چێ کچەکەم تەلاق بدرێ کچەکە داماو مەکە واز بێنە لە عورف و عادەتێک کە زوڵم مستەمیتایە. ئێمە کوڕی عەشایەرین بەڵام حەق و ناحەقیشە ناحەقە.